ڕۆ بۆ ڕۆژی بەرەنگابوونەوەی توندوتیژی دژ بە ژنان کۆبووینەتەوە دۆخی ژنان و کچانی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و کەلتوریەوە بە دۆخێکی مەترسیداردا تێدەپەڕێت. ئێستا لە سەدەی 21 و لە سەردەمی جیهانگیری هێشتا ژنان و کچان لەژێر ئەقڵی دەسەڵات پیاوسالاری و کللتوریدا دەچەوسێنرێنەوە دەکوژرێن. هەر دوێنێ بوو ژنێکی تەمەن 22 ساڵ لە قەزای کەلار بە دەستی سێ براکەی خنکێنرا. ئامارەکان پێمان دەڵێن لە دوای ڕاپەڕینەوە زیاتر لە 20,000 ژن لە ژێر دەستی دەسەڵاتی کوردیدا بە بیان و جیاجیا کوژراون و سووتێنراون و خنکێنراون. ژن کوشتن و توندوتیژی دژ بە ژنان لە کۆمەڵگەیەمەدا ڕوتێکی بەردەوامی وەرگرتووە. ڕووداوەکان تەنها ئەوانە نین کە تۆمار دەکرێن بۆ ڕای گشتی و بڵاو دەکرێنەوە، بەڵکو زۆر لەوە زیاترن و زۆربیان بە نەزاندراوی تێدەپەڕن بێ ئەوەی بچنە دادگا و تۆمار بکرێن. هێشتا خەبات و شۆڕشی ژنان بەردەوامە. ئەمڕۆ ژنان و کچانی ڕۆژاوای کوردستان پێشەنگی شۆڕشن و بەرخودان و لە ئەوروپاش کچانی ڕەوەندی کوردی لە بارە جاجیەکان پێشەنگن و لە ماوەی ئەم هەفتەیەدا سێ خەڵاتی گەورەی جیهانیان بەدەستهێنا. کە بە درێژایی مێژوو ژنان قوربانی سەرەکین هەم لە جەنگەکانە هەم لە کولتور و دابوونەریتە لەو ئەقڵیەتە نێردەسەڵات خوازە نامۆزگەرایی کە هەموو تەواوی کۆمەلگا مرۆڤایەتی بەدەستیەوە دەناڵێنێ. لەبەرەوە پێویستە ئێمە هەمومان بە یەکڕیزی کار بکەین بۆ تێپەڕاندنی ئەو ئەقڵیەتە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ئەقڵ و هزرەوە ئەو گۆڕانکاریانە دروست بێت. پێویستە لەو لایەنانەش دام و دەستگا حکومیەکان و بەدەر لەوەی کە ڕێکخراوەکانی ڕۆک و پردێک لە نێوانیانە کار بکەین پەیامەکانی خەڵکو و ئەو پێویستیانە بگەیەنین کە لەناو کۆمەلگا پێویستە ئەوانەی ئەو توندوتیژانەی کە ڕوبەڕووی ژن ئەبێتەوە.